والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قيشتنا آياتي 106 سورة النساء لا برنوتو شش دواي خوێندنەوەی ئاەتەکان تەفسیری ئاەتەکان دەکەین پشتیوان بەخوای گەورە. أعوذ بالله من الشيطان الرجيم واستغفر الله إن الله كان غفورا رحيما ولا تجادل عن الذين يختانون أنفسهم إن الله لا يحب من كان خوانا أثيما يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم إذ يبيتون ما لا يرضى من القول وكان الله بما يعملون محيطا. ها أنتم هؤلاء جادلتم عنهم في الحياة الدنيا فمن يجادل الله عنهم يوم القيامة أم من يكون عليهم وكيلا. ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما. ومن يكسب إثما فإنما يكسبه على نفسه وكان الله عليما حكيما. ومن يكسب خطيئة أو إثما ثم يرم به بريئا فقد احتمل بهتانا وإثما مبينا. ولولا فضل الله عليك ورحمته لهم طائفة منهم أن يضلوك وما يضلون إلا أنفسهم وما يضرونك من شيء وأنزل الله عليك الكتاب والحكمة وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما. آياتي 106 تواوكري آياتي 105 كالآياتي 105 دا خواهي قورا بپیغمبری فرمو صلى الله عليه وسلم إما أو قرآن ما ناردوا بولايتو بشيويك راست و دروست و هۆکاری ناردنەخواردنەوەی قورئانیش یا ئیشی قورئانیش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو قورئانە حکم بکات لە ناو خەڵکیدا کاتێک خەڵکی دەکەونە ناکۆچی و دووبەرەکی لە بابەتێکدا. بەو شێوازە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێ حکم بە قورئان بکە کە خوای گەورە فێری پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم و پاشانیش فەرمووی ولا تكن للخائنین خصیما ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەکەی بۆ ئەو کەسانەی کە ناپاکی دەکەن و تاوان دەکەن و خراپە دەکەن ببیە بەرگریکار و دیفاعیان لێ بکەی ئەگەر ئەو کەسەی کە خیانەتیش دەکا کەسێکی مسلمان بێت، ئەگەر کەسێکی ئیمانداریش بێت، ئەگەر کەسێکی نزیک لە خۆشت بێ بە هیچ شێوەیەکی نەکەی مەیلی ئەوەت هەبێ کە دیفاع و بەرگری لە کەسێککەی کە ناپاکی دەکا. تەمان ناپاکش بریتە لەوەی کە ئینسان گوناهێک ئەنجامدا و بە تایبەتیش دوای گوناهەکە بیەوێ گوناهەکەی خۆی بشارێتەوە یان بیەوێت گوناهەکەی خۆی بخاتە پاڵ کەسێکی دیکە یان ئامادە نەبێ ئیعتراف بە تاوانەکەی خۆی بکات و لە بەرامبەر خوای پەروەردگاردا پەشیمان ببێتەوە کە جارێ ڕابردوش نیسبەتێکمان باس کرد. تەمان بۆی چاکتر لە ئاەتەکەی حاڵی ببین هۆکاری هاتنە خوارەوەی ئەو ئاەتەی ئەوە بووە کە پیاوێکی مسلمان ناوی طعمە بووە. طبعا پیاوێکی ئیماندار
ناوی توعمە بووە طبعا لە ماڵی کەسێکی جوولەکە دزی کردووە سیلاحێکی دزیوە ئەو سیلاحەی دزیویەتی ئاردی پێوە بووە طبعا بە ئاردەوە لە ماڵەکەی هاتۆتە دەرێ طبعا ئاردەکە ڕژاوە بۆ ئەوەی دزیەکەی ئاشکرانە بێ سیلاحەکەی خۆی بردۆتە ماڵی کەسێکی دیکەی جوولەکە حاڵی دزیکەرەکە مسلمان بووە ئەو کەسەشی دزی لێکراوە مسلمان بووە بەڵام ئەوەی کە ماڵەکەی لەکنداندراوە کەسێکی جوولەکە بووە بەڵام لەکن جوولەکەەکەی نەیوتووە ماڵەکەم دزیوە توێتی ئەو سیلاحی خۆمە بە ئەمانەت بالەکەن تۆ بێ پیاوە دزی لێکراوەکە کە هەز دەکات دزی لێکراوە لەگەڵ کە سوکارەکەی بە شوێن پێی دزەکەی دادەچن دەبینن ئارد شوێن پێی دزەکەی بەرەو ماڵی کەسێک چووە کە دراوسەی خۆیەتی و بەڕەچەڵک جوولەکەیە تەوەن دەڵێ فلان کەسە تۆ دزیت لێ کردوم ئەوی سوێن دەخوا کە دزیم نەکردو و ئاگام لێ نییە ئەو سیلاحی کە لەکن منیشە فلان کەس هێناویەتی بۆکن من و بە ئەمانەتیش لەکن منی داناوە کەس و کاری جوولەکەکەی طبعا کۆ دەبنەوە بەرگری لە جوولەکەکەی دەکەن و شایدی بۆ دەدەن کە ئەو کەسێکی دزنیە و پاکە فعلا قسەکەشیان ڕاستە کەس و کاری پیاوە دزەکەش کە ئیماندارە کۆ دەبنەوە بۆ ئەوەی خزمەکەیان ئابڕۆی نچێت دزیەکەی لێ ئاشکرانە بێت دەستنە لای پێغمبەر صلی الله عليه وسلم بەرگری لە خزمەکەی خۆیان دەکەن کە دزی کردووە بۆ ئەوەی لە دنیادا فەزح نەبێ چونکە ئەگەر ئیسپات ببێ و بوو بە لە سەردەمی پێغمبەردا صلی الله عليه وسلم کەسەکە دزی کردووە دەستی دەبردرا کە دەستی دەبردرا طبعا خزم و کەسەکانیشی مسلمان بوون پێیان وابوو نەنگی و عیبێ بۆ عەشیرەتەکەیان کە خزمێکیان لەسەر دزی دەستی ببردرێ بۆیە دیفاعیان لێ کرد و وتیانەی پێغمبەری خوا هەموو شاهیدەکان هەموو قەرینەکان هەموو بەڵگەکان لەسەر ئەوەن کە کەسە جوولەکەکە دزی کرد بێت چونکە ئەو کەسەی دزی کردووە چۆتە ماڵی ئەوان سیلاحەکەش لە ماڵی ئەوان دۆزراوەتەوە بە قەرینە و بە بڕواڵەت طبعا زۆر لە ڕاستی دەچوو وایە وە خەریک بوو تەنها خەریک بوو تەنها نزیک بوو پێغمبەر صلی الله عليه وسلم ببێتە بەرگریکار لە کەسە دزەکەی نەک بەرگری لێ کرد بێ بەرگری لێ نەکرد بوو پێغمبەر صلی الله عليه وسلم بەڵام بە پێی شاهید و بەڵگەکان وا پێدەچوو ئەو کەسە دزە ڕاستکە چونکە هیچ بەڵگەیەکی مەلموسی لەسەر نەبوو تەنها قسەی یەک جوولەکەی هەبوو بە پێچەوانەوە سیلاحەکە لە ماڵی جوولەکەکەی دۆزرابوویەوە شوێن پێی دزەکەش چوو بۆ ماڵی جوولەکەکەی خوای گەورە ڕێک ئەو ئاەتانەی ناردنە خوارێ فەرمووی ولا تكن للخائنين خصيما نكي أي محمد صلى الله عليه وسلم بو كسي ناپاک بو كسي تاوانکار و خراپەکار ببیە بەرگریکار ئەگەر ئەو کەسە ئیماندارش بێ کە ئەوە طبعا ئەو مجموعە ئاەتانەی ئەو ڕۆدەیان خوێنین لەگەڵ ئاەتی دەرسی ڕابردوو هەر هەمویان بۆ بەرگریکردن لە پیاوێکی جوولەکە هاتوونەتە خوارێ ئەوە عەدالەت و طبعا دادگەری ئیسلامە و جوانترین شعار و دروشمی طبعا ناو قورئانیشە کە دەیسەلمێنێ کە ئیسلام و خوا کە صاحبی دینەکەیە بە یەک چاو سەیری هەموو خەڵکی دەکا و دەیەوێت عەدالەت و دادگەری بەسەر هەموو خەڵکیدا وەکو یەک جێبەجێکە و لە سەپاندنی قەرار و یاسای خوای پەروەردیگاردا بە هیچ شێوەیەکی فەرق بە کافر و مسلمانێکیش نەکرێ بە کەسێک نەکرێت کە خزمتە یان دوورتە یان بێدەسەڵاتە یا بێدەسەڵاتە کە لەو کاتی تەوان مسلمانان زۆری نەبوون جوولەکە کەمی نەبوون ئەگەر ویستبیان تەوان بە تۆبزی بەسەریدا بسەپێنن زۆر بە ئاسانی دەیانتوانی بەسەریدا بیسەپێنن زۆر بە ئاسانی دەیانتوانی دەستی جوولەکەکەی ببڕن بەڵام خوای گەورە کردی بە قاعیدە کردی بە یاسا پێغەمبەری فێر کرد صلی الله عليه وسلم ئێمەش فێر دەکا کە هەر کاتێک کەسێک خراپەی کرد ناپاچی کرد تاوانی کرد ئەگەر کەسەکە زۆر نزیکیشمان بێ لە ناحەقیدا بە هیچ شێوەیەکی نابێ بەرگری لێ بکەی نابێت دیفاعی لێ بکەی ئەگەر بەرگری لێ کرد و دیفاعت لێ کرد لە جیاتی ئەوەی یارمەتیت دابێ بەڕاستی یعنی سزات داوە چونکە بەهۆی پشتگیریتەوە کەسەکە دوا لێ کردووە لەسەر گوناهەکەی خۆی سوور بێ لە ناو گوناهەکەیدا بمێنێتەوە بەعەکسەوە ئەگەر دەستی بگری نێڵی گوناهەکەی بکە ئەگەر لە بەرامبەردا ڕاوەستی ئامۆژگاری کەی و پێی بڵێ واز بێنە لە گوناهەکەی لەوانەیە ببیە هاوکاری بۆی کەسەکە تۆبەی بکە زۆر جار بە بەرگریکردن لە کەسێکی نزیکت بە دافعی خۆشەویستی یا خزمەتی کەسەکەی لە گوناهدا دەهێڵیەوە وای لێ دەکەی
کە لە قیامەتێدا بە ئاگر سزا بدرێت تۆشی لەگەڵ سزا بدرێت بەڵام ئەگەر پشتگیری لێ نەکەی زۆر جار خۆت گوناهبار نابی ئەوە هیچ وە کەسەکەش جاری وایە بەخۆی دادەچێتەوە تەوبەی دەکە ئەویش لە سزا و ناڕەحەتی جەهەنەم دەپارێزی بۆیە لە ڕاستیدا ئەگەر کەسێکمان بینی خزم بێ یا خزم نەبێ گوناه دەکا چاکترین یارمەتی ئەوەیە کە تۆ دەستی بگرینێ هەڵ گوناهەکەی بکە هەڵەکەی بۆ ڕاستکەیەوە وای لێ بکەی ئەعتراف بە هەڵەکەی بکات تەوبە بکات پەشیمان ببێتەوە نەک لە حەق و نەحەق لە چاک و لە خراپدا هەمیشە پشتگیری ئەو کەسەی بیکە خۆشت دەوێ یان نزیکتە بۆیە بە تەنها ئەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەیلی کرد نیازی کرد بەرگری لە کەسێکی خائین کا خوای گەورە پێی دەڵێ چی وەستەغفر الله داوای لێ خۆشبوون بکە لە خوا ئەگەر کەسێک بۆ خۆی خیانەتکار بێ دەبێت چەند جار بڵێ ئەستەغفر الله کەسەکە بۆ خۆی دزی کرد بێ بۆ خۆی تاوانی کرد بێت خیانەتی لە خۆی کرد بێ خیانەتی لە خەڵکی کرد بێ یا ئەو کەسانەی کە هەمیشە بەرگری لەو کەسانە دەکەن کە دزن کە خائینن کە ناپاکن دەبێت چەند جار پێویستیان بە ئیستیغفار و داوای لێ خۆشبوون هەبێ پێغەمبەر بەرگریشی نەکرد و تەنها نیازی ئەوەی کرد بەسەر دڵی داهات کە بەرگری لە کەسە ئیماندارەکەی بکات کە پێی وابوو ئەویش کە ئیماندارەکە دز نییە ویستی و نیازی کرد دزیەکە بسەپێنێ بەسەر کەسێکی جوولەکەدا خوای گەورە ڕەخنەی لێگرت جارێک پێی فەرموو وەلا تەکون للخائینین لە دەرسی ڕابردوودا نەکەی بۆ کەسە ناپاکەکان ببیە بەرگری کار ئەو جار پێشی دەڵێ چی وەستەغفر الله داوای لێ خۆشبوون بکە لە خوا هەم بۆ خۆت کە مەیلت کرد بەرگری لە کەسێکی خائین بکەی هەم بۆ ئەو کەسەی کە گوناهەکەی کردووە ئەگەر پەشیمان بێتەوە داوای لێ خۆشبوونی لێ بکە بەشکم خوای گەورە لە دزیەکەی و لە خیانەتەکەی خۆش بێ داوای لێ خۆشبوون بۆ ئەو کەسانەش بکە کە بەرگریان لە دزەکەی کرد لە خائینەکەی کرد بۆیە دەفەرمێت وەستەغفر الله داوای لێ خۆشبوون بکەن لە خوا إن الله كان غفورا رحيما بێگومان خوای گەورە هەمیشە غەفورە لێ خۆشبوویە بەڵام زۆر جار گوتومانە بۆچێ لێ خۆشبوویە خوای گەورە بۆ کەسێک تەوبەی دەکا بۆ کەسێک داوای لێ خۆشبوون دەکا بۆ کەسێک ئیعتراف بە گوناهەکەی دەکا وایە ئەو جار ڕەحیمیشە خوای گەورە ئەو پەڕی میهرەبانی و سۆزیشی هەیە لە بەرامبەر عەبدەکانیدا کە گەورەترین سۆز و میهرەبانی خوای گەورە ئەوەیە کە دەرگای تەوبە و پەشیمانیەکەی هەمیشە واڵاو کراوەیە و گوناهەکەشت هەر چەند زۆر بن دەتوانی داوای لێ خۆشبوون بکەیت و هەر چەندەن گوناهەکەت گەورە بێ هیچ گوناهێک لەگەڵ تەوبەکردن و پەشیمان بوونەوە و داوای لێ خۆشبوونکردن لە خوای گەورە لای خوای گەورە بە گەورە حساب ناکرێ گوناه چەندە زۆر بن ئەگەر تەوبەت کرد و پەشیمان بوویەوە سفر دەبنەوە وایە گوناهەکەت چەندە گەورە بێ ئەگەر تەوبەت کرد و ئیستیغفارت کرد گوناهەکەت لای خوای گەورە بچووک دەبێتەوە یا هەر نامێنێ وەستەغفر لێ خۆشبوون بکەن لە خوا إن الله كان غفورا رحيما بێگومان خوای گەورە هەمیشە لێ خۆشبوو میهرەبانە واضحەوە پاشان دەفەرمێ ولا تجادل عن الذين يختانون أنفسهم ولا تجادل عن الذين يختانون أنفسهم بەرگری نەکەی ئەی محەممەد صلى الله عليه وسلم لەو کەسانەی کە یەختانون ئەنفوسەهم کە ناپاکی لەگەڵ خۆیان دەکەن ناپاکی لەگەڵ خۆکردن چییە ئەوەیە گوناهێکەکەی ئیعترافیشی پێ نەکەی گوناهێکەکەی تەوبەشی لێ نەکەی گوناهێکەکەی پێشی ناڕەحات نەبی گوناهێکەکەی لێشی پەشیمان نەبیەوە ئەو پەڕی خیانەتە لە خۆتت کردووە بۆ چونکە خوا من و تۆی بۆچی دروست کردوین بۆ ئەوی گوناهەکەین یا چاکەی بکەین لە ئەسڵدا بۆی چاکەی بکەین بۆ ئەوی دروستی کردوین بەو دنیاکەمە بەو ژیانەکەمە بەو تەمەنەکەمە بەهەشتی هەمیشەیی بکڕین و بەهەشتی هەمیشەیی بەدەستبێنین کاتێک کە تۆ بەو تەمەنەی کە خوا پێداوی بەو نیعمەتانەی کە خوا پێداوی لە جیاتی ئەوەی جەستەی خۆت شایستەی چوونە بەهەشتێ بکەیت جەستەی خۆمان تووشی سزا و ناڕەحەتی و شایستەی جەهەنەم بکەین ئەو پەڕی خیانەتە لە خۆمانمان کردووە بۆیە خوای گەورە دەفەرمێت ولا تجادل عن الذين يختانون أنفسهم نەکەی بەرگری بکەی دیفاعەکەی لەو کەسانەی کە ناپاکی دەکەن لەگەڵ خۆیاندا بۆ چونکە إن الله بێگومان خوا لا يحب من كان خوانا أثيما بێگومان خوای گەورە خۆشی ناون هەر کەسێک زۆر ناپاککەر و خیانەتکار بێ و ئەثیمە زۆر تاوانباریش بێ وایە جا یەکێک لە مفەسیرینەکان دەفەرمێ دەبێت سوپاسی خوای پەروەردگار کەین کە خوای گەورە وشەی خەوان و ئەثیمی بەکارهێناون
ئەگەر لە زیاتی خەوانی خوای گەورە فەرموو بای إن الله لا يحب من كان خائنا آثما خوای گەورە خۆشی ناوێ هەر کەسێک ناپاک بێ و تاوانبار بێ کەسمان دەرنەدەچوین وایە چونکە کەس نییە جارێک گوناهی نەکرد بێ وایە کەس نییە جارێک گوناهی نەکرد بێت و وەک دەڵی هەوڵی پەردەبۆشکردنی گوناهەکەی خۆی نەدابێ وایە ئەو کاتە هیچ کەسێکی ئیماندار دەرنەدەچوو هەرچی ئیماندار هەیە ئەو کاتە شایستەی ئەوە نەدەبوو کە خوا خۆشی بووێ بەڵام ئێستا خوا لوتفی کردووە لەگەڵمان دەفەرمێت إن الله لا يحب من كان خوانا خوای گەورە ئەو کەسانەی خۆش ناوێت کە زۆر ناپاکی دەکەن یعنی تاوانکاریەکەیان و خراپەکاریەکەیان زۆر دووبارە دەبێتەوە بەسەریاندا چونکە ئاگادار بن عادەتی خوای وایە یاسای خوای وایە ئینسان کە جاری یەکەم گوناه دەکا خوا لێ داشکرا دەکا یان نایکا بە زۆری کەم وا هەیە خوا لێ داشکراکە دووەم و سێمیش لەوانەیە لێ ئاشکرانەکە بۆیە هەندێک لە عولەما دەفەرمون ئەگەر کەسێکت بینی گوناهێکی کردووە گوناهەکەی لەکن تۆ ئاشکرا بوو بزانە پێشتریش مەزموعەیەک ئەو گوناهەی چەند جاری دیکە دووبارە کردوتەوە چونکە خوا قاعدەی وا جاری یەکەم فەسحت ناکە جاری دووەمیش فەسحت ناکە بۆیە خوای گەورە بە سیغەی خەوان بۆیە خائینەکان لەوانەیە هەر ئاشکرانەکە خوا بەڵام کە ئینسان بوو بە خەوان زۆر خیانەتکار زۆر تاوانکار زۆر ناپاک ئەو کاتە خوای گەورە ئینسانی لە دنیاشدا و لە قیامەتیشدا فەسح دەکا بۆیە لێرە خوا دەفەرمێ إن الله لا يحب من كان خوانا ئەثیما بێگومان خوای گەورە خۆشی ناون ئەوانەی کە زۆر ناپاکی دەکەن و ئەوانەشی کە زۆر تاوان دەکەن واضحە ولا تجادل عن الذين يختانون أنفسهم بەرگری نەکەی لەو کەسانەی کە ناپاکی لەگەڵ خۆیان دەکەن إن الله بێگومان بن خوا لا يحب خۆشی ناوێ من هەر کەسێک جا پیاوە ژنە خزمە نزیکە هەتا ئەگەر سەحابەیە لە نزیک پێغەمبەریش دابێ صلی الله عليه وسلم کە کانە خەوانن کە سیفەتی زۆر ناپاکیەتی تێدا دیار بێ و ئەثیم زۆر تاوانباریش بێ پاشان دەفەرمێ یەستەخفونە من الناس عادەتی ئەو جۆرە کەسانە چییە کە ناپاکی دەکەن یەستەخفونە خۆیان دەشارنەوە لە خەڵکی خۆیان دەشارنەوە لە خەڵکی لە تاوانکردندا یا تاوانەکانی خۆیان دەشارنەوە نانەوێ حەز ناکەن خەڵک بە گوناهەکانیان بزانێ بەڵام وەلا یەستەخفونە من الله خۆیان و گوناهەکانیان لە خوا ناشارنەوە تەمەن ئەوە جێگای سەرسوڕمانە لە کاتێکدا وەهوە معهم خوای گەورە هەمیشە لەگەڵتە کەمترین گوناهت هەبێ لە دنیادا حەز لێ نییە کەس ببینێ وایە حەز لێ نییە لەکن یەک کەسی لێت ئاشکرا ببێ ئینسان ئیمانی بە قووەت بێ ئیمانی بەهێز بێ جێگای سەرنجە بە تەنها گوناهەکەی کە خوا دەدبینێ باکت نەبێ هەر بە پێدوانە بێ خراپەشت کردووە ئەسڵن دڵیشت تێک نەچێت دڵیشت ناڕەحات نەبێ خەفەتیش نەخۆی تەوبەش نەکەی پەشیمانیش نەبیەوە بەڵام کاتێک کە لەکن کەسێک گوناهێکت لێ ئاشکرا دەبێ قەلەقت بۆ دروست بێت و ناڕەحات بی و هەمیشە محاولە بکەی ئەو کەسەی بە جۆرێک لە جۆرەکان قەناعەت پێ بکەی تەبیعەتی زۆرانمان وایە کە کەسێک هەڵەیەکمان لێ دەبینی هەمیشە لە جیاتی ئیعتراف بە هەڵەکەی بکەین هەوڵی ئەوەی دەدەین قەناعەت بە کەسەکەی بکەین بیان و بۆ هەڵەکەمان بێنینەوە کەەوە هەڵەیە ئینسان کە هەڵی کرد هەنگاوی یەکەمی هەڵەکردن ئیعترافکردنە بە هەڵا هەنگاوی یەکەمی تەوبەکردن ئیعترافکردنە بە گوناهەکەت بۆیە ئینسان کە تەوبەی دەکات و دەپارێتەوە هەمیشە چاک وایە بڵێ چی بڵێ خوا تاوانم نییە بیا تاوانبارم هەمیشە بڵێ خوا تاوانبارم هەڵم کرد ئیعتراف بە هەڵەکەی خۆم دەکەم ئادەم بۆ خوا لێی خۆش بوو چونکە وتی ربنا ظلمنا أنفسنا ربنا ظلمنا أنفسنا یونس بۆ خوای گەورە لە دەمی نەهەنگەکەی هێنایە دەرێ سبحانك إني كنت من الظالمين لا إله إلا أنت سبحانك إني كنت اعترافي بگوناهەکەی خۆی کرد دانی بگوناهەکەی خۆی داهێنا بەڵام سیفەتی ئینسانی ئیمان لاواز ئیمان ضعیف یا کەسی دووڕوو ئەوە عادەتێتی یەستەخفونە من الناس خۆیان ون دەکەن و خۆیان دەشارنەوە لە خەڵکی بەڵام وەلا یەستەخفونە من الله خۆیان ناشارنەوە و خۆیان یعنی لەخوا نایانەوێ گوناهەکانی خۆیان بشارنەوە وهو معهم لە کاتێکدا خوای پەروەردگار هەمیشە لەگەڵیانە ئیذ یوبەیتونە کاتێک شەوان بەڕێ دەکەن ئیذ یوبەیتون بەیتون لە باتەیەوە هاتووە باتە یوبەیت یعنی یوبەیتون کاتێک کە شەوانەیان بەڕێ دەکەن ما لا یەڕضا بەشتانێک کە ڕازی نییە لێیان خوا من القەول لە قسەکانیان یعنی لە شەوانەدا
کە کەس ئاگای لێیان نییە، جۆرە قسەیەک دەکەن، جۆرە نەخشەیەک دەکەن، نەخشەیەک دەکێشن کە خوای گەورە بەو قسانە و بەو نەخشانەیان ڕازی نییە. وەکان الله بما يعملون محیطا. خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئەوان دەیکەن محیطە، دەورەی داوە. دەورەی داوە یعنی چی؟ یعنی هەمووی دەزانێ و دەسەڵاتی بەسەر هەر هەموویدا هەیە و کەی بیەوێت و حەزشی لێبێ دەتوانێت کەسەکەی عقوبەدا و سزادا. يستخفون من الناس، خۆیان دەشارنەوە لە خەڵکی یا گوناهەکانی خۆیان دەشارنەوە لە خەڵکی، بەڵام ولا يستخفون من الله، خۆیان و گوناهەکانیان لە خوا ناشارنەوە، وهو معكم، لە حاڵەتێکدا لە کاتێکدا کە خوا هەمیشە لەگەڵیانە، خوا هەمیشە لەگەڵمانە بەبیستن. وایە هەرچی بیڵێ خوا دەیبیستێ یا نایبیستێ؟ خوا دەیبیستێ. ئەوەی دەیکەی خوا دەیبینێ، وایە و ئەوەشی بەسەر دڵت دادێ خوای گەورە دەیزانێت. کەواتە خوای گەورە بە عیلم و بە زانین و بە بینین و بەبیستن هەمیشە لەگەڵ عەبدەکانی خۆیدایە. خوایەک بە بینین لەگەڵت بێ، یعنی هیچ شتێک نەبێ لەو دنیادا بیکەی و خوا نەیبینێ، هیچ شتێک نییە بیڵێ و خوا نەیبیستێ، هیچ شتێک نییە بە خوتخوتە و وەسوەسەش بەسەر دڵت دادێ خوا ئاگای لێ نەبێ، کەچی لەو خوای نەترسەی، بەڵام لە کەسێک بترسەی کە تەنها چاوی ئیشێ دەکات، تەنها چاو ئەگەر چاوی لێی بێ، چاوی لێت بێ دەزانێت چیت کردووە. وایە ئەوجا ئەگە زانیشی چی پێ دەکرێ بۆت؟ نەدەتوانێت سزاتدا، نەدەتوانێت سزاشت لەسەر لابە. کەسێک نەبتوانێت سزاتدا ئەگەر خراپەی بکەیت و نەبشتوانێت پاداشتت کاتەوە ئەگەر واز لە خراپەکەی بێنێ، شایستەی ئەوەی نییە بەڕاستی لێی بترسی، نە لەبەر خاتریوی ئیشەکەی بکەیت ئینسان تووشی ڕیای ببێ، نە لەبەر خاتریویش واز لە خراپەکەی بێنێ، چونکە هیچ دەسەڵاتێکی تۆی نییە، بەڵام خوا هەم دەتوانێت سزاشتدا، سزاماندا، وایە دەتوانێت پاداشتیشتکە. بۆیە دەفەرمێت يستخفون من الناس، ئەوان خۆیان دەشارنەوە لە خەڵکی، بەڵام ولا يستخفون من الله، خۆیان لەخوا و کردەوەکانیان لەخوا ناشارنەوە، وهو معهم، کاتێک کە لە حاڵەتێکدا خوا هەمیشە لەگەڵیانە. إذ يبيتون، کاتێک شەوانە بەڕێ دەکەن، هەنچ کاتێک دەیانەوێت کردەوەکانی خۆیان لە خەڵکی بشارنەوە، ئەو کاتێک کە شەوانە إذ يبيتون، شەوانە بەڕێ دەکەن، ما لا يرضى، بەشتانێک کە خوا لێیان ڕازی نییە، من القول لەقسە، وكان الله خوای گەورە بما يعملون، بە هەر چیەک ئەوان ئەنجامی دەدەن، گەورە گچکە لە شەودایە لە ڕۆژدایە لە ڕووناکیە لە تاریکیە، محیطە، خوای گەورە دەورەی داون و ئاگای لە هەموویەتی. اینجا دەفەرمێت چی؟ ها ئەنتم، ها یعنی ئاگادار بن ئێوە کە سوکاری ئەو پیاوەی کە دزیەکەی کردووە، کە ناپاچەکەی کردووە، جادلتم عنهم، چون بەرگریتان لێ کرد لە خزمەکەتان لە دزەکە لە ژیانی دنیادا. ها یعنی ئاگادار بن، ها ئەنتم دوو شەی جیازن، ها ئاگادار بن ئەنتم ئێوە، هاولائی ئەوانەتان جادلتم، یعنی بەرگریتان کرد لەو کەسە ناپاکە، عنهم لەکوێ؟ فی الحیاتی دنیا، لە ژیانی دنیادا لەکن پێغەمبەر صلی الله عليه وسلم، وا دانن وا حسابکەن ئەگەر وەک دەڵێ بەرگریکردنەکەتان چوو بە سەرێ، وایە کە نەچوویە سەرێ ئەو کاتی، ئەگەر دیفاعکردنەکەتان وەک دەڵێ جێگای خۆی گرت بایە، توانی باتان سزای دز لەسەر خزمەکەتان هەڵگرن بنمونە، فمن يجادل الله عنهم، ئەی کێ بەرگری لەو کەسە لەو خائینە لەو ناپاکە دەکا یوم القیامەتی لە ڕۆژی دوایدا. وایە لێرە کەسە دزەکەت بە واستەیەک ڕزگار کرد، قاتیلەکەت بە شاهیدیەکی بەدرۆ ڕزگار کرد، ماڵێکی حرامت بە شاهیدیەکی بەدرۆ کردەی خۆت، وایە کێشەیەکت لە مەحکەمەی بە پارە و بە بەرتیل بردەوە، وایە لە لیژنەیەکی فتوا بە شاهیدی درۆ یا بە قسەی لووس و بە درۆ هەڵبەستن توانیت لە کەسی بەرامبەر بیبێەوە، ئەی لە قیامەتێ چ دەکەی؟ ئەوە لەکن حاکمی توانیت فێڵ بکەی و درۆ بکەیت، چونکە حاکم ئاگای لە سڕ و نهێنی نییە، وایە یا جاری وایە دەکەوێتە ژێر کاریگەری قسەکانت، یا دەکەوێتە ژێر کاریگەری تەماع، هەندێکدار ترس و ئەوانە بە ترس لەوانێ ئەوەکەی قەرارەکەی پێ بدەیت، بەڵام لە قیامەتێ و لەکن خوای گەورە چۆن ڕزگاری دەکەی. ها ئەنتم هاولائی، ئاگادار بن ئەوانەتان، هاولائی ئەوانەی کە ئێستا ئەجادلتم عنهم، بەرگریتان لەو کەسانە کرد فی الحیاتی الدنیا، لە ژیانی دنیادا، فمن يجادل الله عنهم، ئەی کێ بەرگری لە ناپاک و خائینەکان دەکا لەکن خوای گەورە یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا،
ئەم من یەکون عەلەیهیم یا کێ بۆ ئەو کەسانە دەبێتە وەکیل کاربەڕێکەر کێ دەبێت کارەکەی لە ئەستۆ بگرێت و لەکن خوای گەورە وەکالەتەکەی بگرێتە ئەستۆ بچێت لەکن خوای گەورە تکای بۆ بکات و شەفاعەتی بۆ بکات. جارێک کەس باسم کردووە ها زۆر جار خەڵک وا دەزانێت ئەگەر لە مەحکەمەی قەزیەیەکی بردەوە ڕێک دەبێتە حەڵاڵی خۆی ئەگەر لە ئەسڵیشدا ئەوی نەبێ. مەسەلەن لە لیژنەی فتووا ئەگەر مامۆستایەک فتوای بۆدا ماڵەکە ئیویش نەبێ دەبێتە حەڵاڵیوی. لە حەقیقەتدا وانییە بە فتووا شت حەڵاڵ نابێ. ئەوانەی فتوا دەدەن و ئەوانەی لە مەحکەمەدا دەنیشن ئینسانن دەگونجێ فێڵیان لێ بکرێ وایە و دەگونجێ ناحەقیش بکەن بەڵام خوا نە فێڵی لێ دەکرێ نەح نەحەقیش دەکا. بۆیە ئەگەر ماڵێک بە درۆ بە زمانی لووس بە شاهیدی درۆ بە نووسینی درۆ بە بەرتیل و بەواستە لە مەحکەمەی درابەتۆ لە لیژنەی فتوا درابەتۆ ئەوە وەک ئەوەی وایە ئاگرت بە قسەی خۆت بە پارەی خۆت بە واستەی خۆت بۆ خۆت کڕیبێت و خۆت مستحقی جەهەنەمێک کردبێ. ها ئەنتم هاولائی جادلتم عنهم ئەوانەتان ئاگادار بن کە ئێستا بەرگریتان کرد لەو ناپاکانە لە ژیانی دنیادا فمن یجادل الله عنهم ئەی کێ بەرگری دەکات لێیان لەکن خوای گەورە لە ڕۆژی دواییدا ئەم من یەکون عەلەیهیم یا کێ بۆیان دەبێتە وەکیل یعنی کاربەڕێکەر کەیسەکەیان و ئیشەکەیان لە ئەستۆ دەگرێت. ئەو جار خوا دەفەرمێتی ومن يعمل سوءا هەر کەسێک ئەنجام بدا خراپەیەک ئەو یەظلم نەفسەه یا ستەمێک لە خۆی بکە. جا سوء لە هەر شوێنێکی قورئانێدا بەکار هات بە گوناهێک دەگوترێ کە گوناهەکە خراپەیەکە لەگەڵ کەسی بەرامبەردا دەیکەی. ها دزی سوءە بۆ چونکە ماڵی کەسێکیە بۆ خۆتی دێنی وایە قەتڵ سوءە بۆ چونکە کەسێکی دەکوشی وایە مەسەلەن ڕێگری سوءە وایە بەڵام هێندە گوناهانە بەنمونە نوێژێ ناکەی نوێژ نەکردنەکە بەس لە زەرەری خۆتە ئەو بەشی دووەمەکەی ئەو یەظلم نەفسەهوی ئەوەی ستەمت لە خۆت کردووە وایە کابرا درۆیان دەکا ئەگەر درۆیەکە بەس زەرەری بۆ خۆی هەبێ کەس پێوە نەبێ بە درۆیەکەیوی ئەوە دەبێتە یەظلم نەفسە. بەس ئەگەر بە درۆیەکەی خۆی کەسێکی زەرەر پێگەیان زەرەری لە کەسێکدا مەسەلەن غەیبەت کامیانە سوءە یان یەظلم نەفسەیە تەمان یەظلم نەفسەهویە بۆ چونکە تەنها زەرەرەکەی بۆ خۆی ئەو کەسی غەیبەتی دەکەی قازانج دەکا خۆیان چاکەی تۆی بۆ دەچێ یا گوناهیوت بۆ دێ وایە بۆیە خوا دەفەرمێت ومن یعمل سوءا هەر کەسێک ئەنجام بدا خراپەیەک کە زیانی بۆ کێیە بۆ خۆشتە بۆ خەڵکیشە ئەو یەظلم نەفسەه یا کەسێک ستەمی لە خۆی کرد ستەمی لە خۆی کرد یعنی گوناهێکی کرد کە زەرەرەکە بەس بۆ خۆی بوو بەڵام ثم يستغفر الله لە هەردوو حاڵەتەکاندا داوای لێخۆشبوونی کرد لە خوا لێی خۆش دەبێ یا لێی خۆش نابێ بێگومان ئێمە مەلائکەت نین فریشتە نین خوای گەورە وای دروست نەکردوین قەت گوناه نەکەین بۆیە یەجید الله خوای گەورەی دەست دەکەوێ کە غەفوڕن هەم لێ خۆش بوو و هەمیش ڕەحیم بە میهرەبان و بە بەزەی خوا هەم لێی خۆش دەبێ لێی خۆش دەبێ یعنی لەسەر گوناهەکەی سزای نادا نایخاتە جەهەنەمێ ئەوە یەک بەزەیشی پێدا دێتەوە یعنی دەیباتە ناو بەهەشتیش زۆر جاریکە گوتومانە تەمەن ئەو کەسەی تەوبەکارە ئەگەر تەوبەکەی تەوبەی نەسوح بێ زۆر جار تەمەن نەک خوا هەر لەسەر گوناهەکەی سزای نادا زۆر جار خوای گەورە خراپە و سوءەکەشی بۆ دەکا بە چاکە وایە نەک هەر نایخاتە جەهەنەمێ بەڵکو لە جیاتی جەهەنەم خوای گەورە دەیخاتە بەهەشتیش. بۆیە ئەوە قاعیدەیە ومن یعمل هەر کەسێک خوای گەورە کەسی بەدەر نەکردووە هەر کەسێک ئەنجام بدا خراپەیەک کە زیانی بۆ خەڵکی هەیە ئەو یەظلم نەفسەه یا ستەمێک لە خۆی بکات گوناهێک کە تەنها زەرەری بۆ خۆیەتی ثم يستغفر الله پاشان داوای لێخۆشبوون بکا لەخوا یەجید الله خوای گەورە دەدۆزێتەوە بەچی بە غەفوور خوای گەورەی دەست دەکەوێت کە لێخۆشبوویە ڕەحیم و خاوەنی میهرەبانی و سۆزشە. دیسان دەفەرمێت ومن یەکسب ئیثما هەر کەسێک ئەنجام بدا تاوانێک ئیثمیش بە کام گوناهی دەگوترێ بەو گوناهی دەگوترێت کە ئینسان بان قەز دەیکا دەزانی گوناها دەزانی تاوانە دەشیکەی لەو کاتەدا شەیتان فریوت دەدا یا ئیمانەکەت هێندە بە قووەت نییە لە گوناهەکەی دوورکەویەوە. ومن یەکسب ئیثما هەر کەسێک ئەنجام بدا گوناهێک فإنما بێگومان ئەو گوناها یەکسیبه على نفسه زەرەر و زیانەکەی و ئەنجامدانەکەی تەنها لە زەرەری خۆیەتی وازحە
ومن يكسب إثما هر كسيك أنجام بدا گوناهێک لە گوناهەکان تاوانێک لە تاوانەکان فإنما يكسبه بێگومان زەرەری ئەو گوناهەی زەرەری ئەنجامدانی ئەو تاوانەی دەگەڕێتەوە بۆچێ على نفسی دەگەڕێتەوە بۆ خۆی گوناهی کەس نادرێتە سەر کەسی دیکە کەس باری کەسی دیکە کەس گوناهی کەسی دیکە هەڵناگرێ لە قیامەت وەکان الله علیما حەکیمە خوای گەورە زانا و دانایە ئاگاداری کار و کردەوەکان و نیەت و دڵتانە و حەکیمە بڕیار و قەرارەکانی خوای گەورەش لە شوێنی خۆیدان پاشان دەفەرمێت ومن یەکسب خەطیئەتەن دیسان دەفەرمێت هەر کەسێک ئەنجام بدا خەطیئە گوناهێک بەهەڵە خەطیئە گوناهێکە کە نازانی گوناهە وایە یان کەسێک پێت دەکا ئەو کاتە تۆ بەهەڵە گوناهەکەی دەکەی ئەو ئیثمەن یا گوناهێک دەکەی بە ئەن قەست چ دەکەی پاشان ثم يرمي به بريئا پاشان تهمەتبار دەکەی بەو گوناهی کە تۆ کردوتە بەریئەن کەسێکی بێگوناه حاڵین گوناهێکت کردووە بۆ خۆت بەهەڵا یەکەم جار یان گوناهێکت کردووە بە ئەن قەست بەڵام دەتەوێت گوناهەکەی لەسەر خۆت لابەی گوناهەکەی خۆت پاڵ بدەیە کەسێک کە گوناهەکەی نەکردووەکو ئەو نمونەیە کە باسمان کرد ئەو پیاوە مسلمانە ئیمان زەعیفە دزی کرد ویستی دزیەکەی خۆشی بخاتە سەر کەسێکی دیکە تەبەنەوە بوو بە چەند جەریمە بوو بە دوو جەریمە جەریمەی گوناهکردنەکەی ئەی ئەگەر سەپا با بەسەر جوولەکە کەشدا تەمان دەستیشی دەبڕدرا جوولەکەکە بەبێ ئەوەی شایستەی دەستبڕی نەبێ وایە ئەنێ ئەو کاتی دوو جەریمەی کردوون بۆیە دەبێتە دوو گوناه ئینسان کە گوناهی کرد گوناهی خۆت نابێ هەوڵدەی بیخەیە سەر کەسێکی دیکە ومن یەکسب خەطیئەتەن هەر کەسێک گوناهێکی ئەنجامدا بەهەڵا خەطیئە یعنی گوناهێک بەهەڵا ئینسان ئەنجامی دابێت طبعا ها لە دوعاشدا دەڵێن ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا خطأ لسر إنسان حساب نها هر كردارك كي فعلا نتزاني بيقناها وكردوتا خواهي قورا لسر حسابنا كاتو وملائكتكش ناينوسن چونك عادة لقناهي هلا لقناهي كبأن قزناي كي هر كاتك زانيت هلاي فشيمان دبيوا توبة دكي دقريوا أو إثما يا أقر قناهي كتبأن قزتش كرد به ثم باشان يرمي يعني بيهاوي أو يرمي به يعني هەڵی دەی ئەو گوناهی خۆت بۆچەی هەڵدەی بەریئەن بۆ کەسێکی بێگوناه فقد احتمل بێگومان ئەو کەسە احتمل يعني هەڵی گرتووە خستوویەتە سەرشانی خۆی بوهتانن بوهتان يعني تاوان و درۆیەکی بوهتان يعني درۆیەکی زۆر گەورە و ئیثما مبینە و گوناهێکی ڕوون و ئاشکراش و ئەو کاتە هەم درۆی کردووە کە درۆ طبعا یەکێکە لە گوناهە گەورەکان بە ئەندازەیەک پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم لیان پرسی ئیماندار زینا دەکا فەرموویەتی بەڵێ دەکرێت ئیماندار بێت و تووشی زیناش ببێ ئیماندار قەتڵ دەکا فەرموویەتی بەڵێ دەکرێت ئیماندار تووشی قەتڵ بێ بەس لێی دەپرسن ئیماندار درۆ دەکا دەفەرمێت المؤمن لا یکذب ئیماندار درۆ ناکە درۆ زۆر خراپە بۆیە کە گوناهت کرد عیلاجەکەی ئەوەی نییە گوناهەکەی خۆت بدێ پاڵ کەسێکی یان کەسێکی کە بکەی هۆکار بۆ گوناهی خۆت و بۆ تاوانی خۆت چونکە هەمیشە هەوڵمان وایە کە گوناه دەکەین دەمانەوێت قەناعەتی خەڵکی بگۆڕین لە جیاتەوەی ئیعتراف بە گوناهەکەی خۆمان بکەین کەەوە عیلاج نیە عیلاجەوەی ئیعتراف بکەی ومن یەکسب خەطیئەتەن هەر کەسێک گوناهێکی بەهەڵە کرد ئەو ئیثما یا گوناهێکی بە ئەن قەست ئەنجامدا ثم پاشان يرمي يعني أو گوناهی هاویشتە يرمي به يعني تهمەتباری کرد بەو گوناهە بەریئەن کەسێکی بێگوناه فقد احتمل بێگومان ئەو کەسە هەڵی گرتووە يعني خستوویەتە سەرشانی خۆی بۆ قیامەتێ طبعا بوهتانە درۆیەکی گەورە و ئیثما مبینە و گوناه و تاوانێکی ئاشکراش پاشان خوای گەورە دەفەرمێت ولولا فضل الله عليكم ورحمته ئەگەر بەخشش و چاکەی خوای پەروەردگار نەبایە بەسەر تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم وەڕەحمەته خوای گەورە میهرەبانی و بەزەیی لەگەڵ نەنواندبای بەناردنی وەحی و بە ئاشکراکردنی کەسە خائینەکەی چت لێ دەهات لەهەممەت طائفة منهم لەهەممەت نازیان دەکرد کۆمەڵێک لە ئەوان لە خزم و کەسوکاری دزەکەی ئەی یوضلوکە تۆ گومڕاکە وازحە بۆیە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەوڵی گومڕاکردن و سەر لێ شێواندنی پێغەمبەر دراوە خەڵکیش توانیویەتی ئەوە بکە بەڵام کەس توانیویەتی بە فعلی پێغەمبەر صلی الله عليه وسلم فری بدا نەخێر بۆی ئاساییە هەر کامێک لە ئێمە خەڵکێک بیە فێڵمان لێ بکە
بەوەی کە خەڵک هەوڵی فێڵکردن دەدا لێمان بەوەی کە خەڵک هەوڵی ئەوەی دەدا گومڕامان کە سەرمان لێ بشەوێنێ بۆی گوناهبار نابی بەس ئەگەر بچێ ژێربارەکەی کابرا هەوڵیدا گومڕات کاوە تۆش گومڕابووی هەوڵیدا گوناهت پێ بکە ئەتۆش گوناهەکەت کرد وایە هەوڵیدا درۆت پێ بکاو ئەتۆش قەناعەتت پێ کرد ئەو کاتە ئەوەی هەوڵەکەی دەدات و ئەوەشی کە قوبوڵی دەکات وەکوێ گوناهبار دەبن ها بۆیە لە سەردەمی پێغەمبەردا بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵک توانیویەتی هەوڵی گومڕاکردنی پێغەمبەر بدا بەڵام قەت خوای گەورە نەیهێشتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم گومڕا ببێ بۆ ئێمەش یاسایەکە وایە ئاساییە خەڵک محاولەی گومڕاکردن و گوناه پێکردن و ئیهمالکردنیمان بدا ئاساییە بەڵام بچێ ژێرباری ئەوەی ئەو کاتە ئەوەی کە گومڕا دەکات و ئەوەی گومڕا دەبێ وەکوێ گوناهبار دەبن وەلەولا فەضل الله عەلەیکم ئەگەر بەخشش و چاکەی خوای پەروەردیگار نەبایە بەسەرتانەوە وەڕەحمەته وەخوای گەورە میهرەبانی نەکرد با لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم لەهەمەت یعنی نیازیان کرد طائفة منهم کۆمەڵێک لەو ئیمان لاوازانە ئەی یضلوکە ئەتۆ چ لێ بکەن گومڕاتکەن وما یضلونا بەڵام ناتوانن ئەتۆ گومڕاکەن إلا أنفسهم تەنها خۆیان گومڕا و سەر لێ شێواو دەکەن وما يضرونك ناتوانن هیچ زەرەر و وما يضرونك ناتوانن زەرەریشت پێ بگێنن من شيء لە هیچ شتێکدا وما يضرونك ناتوانن زیانت لێدەن زەرەر لێدەن لە هیچ شتێکدا ئەو جار خوا دەفەرمێ وأنزل الله عليك الكتاب ناردوویەتیە خوارێ خوای گەورە بەسەر تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم الكتاب ئەو کتێبە کە قورئانە وایە کە قورئان وحی ڕاستەوخۆی خوایە خوا بە جیبریلدا ناردوویەتی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وایە والحکمەتە وەخوای گەورە حکمت یعنی سنەت و ڕێبازی خۆشتی فێر کردووی کە ئەوەش هەر وحیە ها بەڵام بە ناڕاستەوخۆی خوای گەورە خستوێتی دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کردارێک نەکە خوا لێی ڕازی نەبێ قسەیەک نەڵێ خوا پێی ڕازی نەبێ بۆیە کردار و گفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی بەچی حیسابە بە حکمت و بە سنەت حیسابە و بەشێکن لە دینی ئێمە کە هیچ کاتێک طبعا بەتەنێ بە قورئان ئینسان ناتوانێ لە دین حاڵی ببێ ئللا پێویستیت بەچی هەیە بە حکمت و سنەتی پێغەمبەریش هەیە صلی الله عليه وسلم بۆیە ئەو کەسانە ئیدعای ئەوەی دەکەن کە یا پێیان وایە ئەوەی لە قورئانەدا باز نەکرابێت لەسەر ئینسانی واجب نییە یان ئەو شتانێک کە بە قورئان واجب کراون فەرقیان هەیە لەگەڵ ئەو شتانێک کە بە حەدیث بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجب کراون لە ڕاستیدا ئەوە جۆرێکە لە گومڕایی و لەسەر لێ شێواوی چونکە لە هەر کەسێک دەپرسی بە نمونە وەرە نوێژێکی بکە بە قورئان دەزانی لە قورئانێ هەموو قورئانێ بگەڕێ تێیدا نییە بڵێ ڕۆژێ شەو ڕۆژ 5 نوێژان کە وایە تێیدا نییە پێت بڵێ نوێژی نیوڕۆی 4 ڕکعاتە و عەسر 4 و مەغریب 3 و کاتەکەی ئەوەیە و ئەوە دەست پێ دەکات و ئەوە کۆتایی پێدێ وایە بۆیە بەیەکەوە نەها وأنزل الله عليك الكتاب هەردووکی خوا ناردوونی ها بەڵام شێوازی ناردنەکەیان جیاوازە ناردوویەتیە خوارێ خوای گەورە بەسەر تۆدا ئەو قورئانە و هەروەها والحکمەتە سنەت و ڕێبازی تۆش هەر خوا ناردوویەتی بە شێوەیەکی دیکە ئەوجار وعلەمەکە خوای گەورە تۆی فێر کرد ما لم تكن تعلم شتانێک کە پێشتر ئەتۆ نەتدەزانین وكان فضل الله كان الله وكان فضل الله بێگومان چاکە و بەخششی خوای گەورە عەلەیکە بەسەر تۆوە عەظیمە زۆر گەورەیە وكان فضل الله چاکەی خوا عەلەیکە بەسەر تۆوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم عەظیم چاکەیەکی زۆر گەورەیە کە گەورەترین چاکە چییە ئەوەی کە خوا کردوویەتی بە پێغەمبەری ئاخیر زەمان ئینسان و جنۆکە وایە کۆتا پێغەمبەر گەورەترین مەخلوق وایە یەکەم کەس کە دەچێتە بەهەشت یەکەم کەس کە زیندوو دەبێتەوە زۆرترین خەڵک لەسەر دەستی دەچێتە بەهەشت زۆرترین شەفاعەت و تکای لێ وەردەگیرێ زۆرترینی ئەهلی بەهەشت ئومەتەکەیەتی کە ئەوانە هەمویان تایبەتمەندی و چاکەن کە خوا لەگەڵ چی کردووە لەگەڵ پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم لە هەموو چاکەکانیش چاکتر ئەوەی کە خوا وحی بۆ ناردووە قورئانی بۆ ناردووە چونکە هۆکاری گەورەی و چاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە قورئانی هاتۆتە سینگ و قورئانی جێبەجێ کردووە لە ژیانیدا گەر سەیری کەلیمەکان کەینەوە دەفەرمێت وەستەغفر الله داوای لێخۆشبوون بکەن لە خوا إن الله بێگومان خوا كان غفورا رحيما لێخۆش بوو
مهربانة ولا تجادل برگری مەکەن عن الذين برگری مەکە لەو کەسانەی یەختانون ئەنفوسەهم ناپاکی دەکەن لەگەڵ خۆیاندا إن الله بێگومان خوا لا يحب خۆشی ناوێ من کانە هەر کەسێک خەوان زۆر ناپاک بێ و ئەثیم زۆر تاوانبار بێ يستخفون من الناس يستخفون خۆیان دەشارنەوە لە خەڵکی ولا يستخفون من الله بەڵام خۆیان لە خوا ناشارنەوە وهو معهم لە کاتێکدا خوا لەگەڵیانە إذ يبيتون کاتێک شەوانە بەڕێ دەکەن ما لا يرضى بەشتانێک کە رازی نییە لێی خوا لەچی من القول لە قسەکانیان وكان الله خوا بما يعملون بە هەرچیەک ئەوان دەیکەن محیطە دەورەی داوە ها ئەنتم ئاگادار بن ئێوە هؤلاء ئەوانەتان جادلتم بەرگریتان کرد عنهم لەوان يعني لەو دووڕ و ئیمان لاوازانە في الحياة الدنيا لە ژیانی دنیادا فمن يجادل الله عنهم چێ بەرگریان لێ دەکا لای خوا لە ڕۆژی دوایی ئەم من يكون عليهم یا چێ بۆیان دەبێتە وەکیل کار بەڕێکەر و چێ ئیشەکانیان بۆ جێبەجێ دەکە ومن يعمل سوءا هەر کەسێک ئەنجام بدا گوناهێک لەگەڵ کەسێکدا گوناهێک کە زەرەری بۆ کەسێکە ئەو يظلم نفسه یا ستەمێک لە خۆی بکە خۆی تووشی گوناهەکە ثم يستغفر الله پاشان داوای لێ خۆشبوون بکە لەخوا يجد الله غفورا رحيما دەبینێتەوە خوا دەدۆزێتەوە خوا بە لێ خۆشبوو بە خاوەنی بەزەیی ومن يكسب إثما هەر کەسێک گوناهێک بە ئەنقەس ئەنجامدا فإنما يكسبه بێگومان زیانی ئەو گوناهەی کە کردوویەتی على نفسه بۆ خۆیەتی وكان الله خوا عليما حكيما زانا و دانایە ومن يكسب خطيئة هەر کەسێک ئەنجام بدا گوناهێک بەهەڵە ثم يرمي به بريئا پاشان گوناهەکەی خۆی بخاتە سەر کەسێکی بێگوناه فقط احتمل بێگومان هەڵی گرتووە بوهتان درۆ وإثما مبينا گوناهێکی ئاشکراش ولولا فضل الله ئەگەر چاکەی خوا نەبایە بەسەرتەوە وەڕەحمەته بەزەی خوا نەبا لەهەمت نیازیان کرد طائفة منهم کۆمەڵێک لە ئەوان ئەی يضلوکە کە تۆ گومڕاکەن وما يضلون إلا أنفسهم لە ڕاستیدا ناتوانن کەس گومڕاکەن جگە لە خۆیان وما يضرونەکە ناتوانن زەرەری شت لێ بدەن من شيء لە هیچ شتێکدا وكان فضل الله عفو وأنزل الله عليك الكتاب ناردويت كخوار خواي جورا بسرتودا أو كتابة والحكمة الداناي سنة ربازيتو وعلمك وفيري كردوي ما لم تكن تعلم شتانك كتو ند زانين وكان فضل الله چاكي خواي جورا عليك بسرتوا زور جوريا كوتاي طبعا آياتكي إيريا بس ملاحظة تێبینیەک طبعا بۆ ئەو بەڕێزانەی طبعا متابعی دەرسەکان دەکەن بێگومان جێی دڵخۆشیە طبعا خەڵکێک لە دەرەوە حەم لە متابعی دەرسەکان دەکا هۆکارەکەی جەماعەت هەموویەتی خێرەکەی بۆ هەمووتانە چونکە گەر ئێوە نەبن دەرسەکە نابێ بە تایبەتی ڤیان خان کە وەتێ هەیە لایڤەکەی دەکا خوات زایداتەوە دووهەم طبعا دەرسەکان سوورەتی بەقەرە و تا ئێستات و نیسائیش هەمووی طبعا لە یوتیوب دانراون ڤیدیۆکان ئاسان دەدۆزرێنەوە و ژمارەی ئاەتەکانیان لەسەر نووسراوە کەسێک بێوێ متابعیان کە و لە دوعای خێر طبعا بۆ ئەو بەڕێزانەی کە لە دەرەوە دوعامان بۆ دەکەن و ئیستیفادە لە دەرسەکان دەکەن دڵخۆشن بە دوعاکانیان بێگومان خوای گەورە ئینشاءڵڵا گیرای دەکا و هەمان دوعایان بۆ دەکەینەوە خوای گەورە لیان ڕازی بێ و ئەو بەڕێزانەشی کە بە سەرنج و تێبینی طبعا تێبینیمان پێدەدەن بێگومان بە تێبینی و سەرنجەکانیان گەورە دەبین و ڕەخنە و طبعا ئەوەشی کە هەبێ لەسەر ئاەتەکان ئەویش هەر جێگای قبوڵە چونکە تەفسیری ئاەتەکان قسەی ئینسانەکان ئاگامان لێی بێ لە تەفسیری ئاەتەکاندا دەگونجێ ئینسان هەڵە بکە ئەوەی هەڵەناکە بەس خوای گەورەیە بۆیە ئێمە ئەو ئاەتانەی دەیخوێنینەوە طبعا هەر کامێکمان سوێن بخۆین
لەسەر ئەوەی کە هیچ پیت و حرفێک غڵەتی تێدانە تەبەن ئەوە ڕاستە و دروستە وایە بەس ئەو تەفسیرەی من دەیکەم یا هەر کەسێکی دیکە دەیکە تەفسیرەکان تێگەیشتنی ئینسانەکانن بۆ ئاەتەکان دەگونجێ ڕاست بێت و کە ئومێد دەکەین ڕاست بێت ئەوەی ڕاست بێت تەبان بێگومان لە خوای گەورەوەی و فەضلی خوای گەورەیە و ئەگەریش هەڵەیەکمان کرد ئەگەر کەسێک ڕاستی کردەوە تەبان جێگای دڵخۆشیمانە بێگومان پێی گەورە دەبین و دڵمان پێی خۆش دەبێت و داوای لێ خۆشببوونیش لە خوای گەورە دەکەین ئەگەر هەڵەیەکمان کرد بێت و نەمانزانی بێ وسەر الله على سيدنا محمد وعلى آله وصحبه